پەرلەمانتارێکی یەکێتی نیشتیمانی کوردستان دەڵێت هەر هەوڵێک بۆ فشارخستنە سەر هێزە کوردیەکان بۆ دەرچوونیان لە شەنگال خزمەت بە ئەجەندای داگیرکەران دەکات. ئەندامی پەرلەمانی هەرێمی کوردستان سالار مەحموود لە ڕاگەیەندراوێکیدا بە سەردێڕی تورکیا دەوێت چیای شەنگال داگیر بکات ڕایگەیاندووە. چیای شەنگال ستراتیژیترین خاڵی یەکلاییکەرەوەی نێوان باشوور و ڕۆژاوای کوردستانە و هەروە گرنگترین هەرێمە بۆ پارێزگاری لە شەنگال و بەرگریکردن لە دەڤەرێکی زۆری باکوور و ڕۆژاوای مووسڵ. بۆیە سوپای تورک لە ناو هەرێمی کوردستانەوە ئەجەندایەکی گوماناوی مەترسیداری دروست کردووە، بە تایبەتی لە کاتی ئازادکردنی مووسڵدا لە نێوان باکوور و ڕۆژاوای کوردستان دیوار دروست دەکەن و نایانێت لە نێوان باشوور و ڕۆژاوای کوردستانیشدا سنوور کراوە بێت. ئەو پەرلەمانتارە ڕایشی گەیاندووە کە هەر هەوڵێک بۆ فشارخستنە سەر هێزە کوردیەکان بۆ دەرچوونیان لە شەنگال بە قازانجی تورکیا دەکەوێتەوە و خزمەت بە ئەجەندای داگیرکەران دەکات. هۆشداریشی دایە هەموو هێزە کوردیەکان کە بە هۆشیارانە و ئاگاداریەوە هەڵسوکەوت بکەن و نایارانی گەلی کورد ببینن.